الله الرحمن الرحيم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان و خۆشەویستان خۆشحاڵم لە ئەڵقەی 16 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەم و خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی بافیزانە و میرمەت دەبین. مامۆستا گیان خۆشحاڵین بەخێر بێ یاخوا. زۆر سپاس خزمەت لە ئێمەوە کاکە محەممەد. مامۆستا گیان نێوەڕووکی بابەتەکەم لە مسلمانی ڕاست و ساغ ئەم بابەتە دێنە سەر بابەتی هاوسەنجی. دیارە دەتەوێت لە نێوەڕووکی بابەتەکە باسی هاوسەنجی ڕاگرتن بکەی لە نێوان ڕوح و جەستە و عەقڵ و دڵ لەلایەکی دیکە. مەبەستیە لە هاوسەنجی ڕاگرتن لە نێوان ئەم چوارانەدا. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وأفضلهم وإمامهم قائد المجاهدين وإمام المتقين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك محمد مبسم لها وسنجي أو ترازويك هەر کاتێک لە ژیانی مرۆڤدا نەما ژیانی مرۆڤ لە هەر ڕوویەکەوە تەرازوو و هاوسەنگی تێدا نەمێنێ لاتەڵ و لاسانگ دەبێت. لە کوردەواری خۆماندا شتێک کە لایەکی لە لایەکی قورستر بێ بە لایەکی داکەوت بێ دەڵێن لاسەنگە لاتەڵە. خوا سبحانه وتعالى لە سوورەتی سەرەتای سوورەتی ئەڕەحماندا سێ جار وشەی میزان بەکاردێنێت کە من لە تەفسیری سوورەتی ئەڕەحماندا بە تەفسیل قسەم لێ کردووە. دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. هەندێک لە ڕوونکەرەوانی قورئان گوتوانە میزان لە هەر سێ شوێنەکەدا بە یەک مانایە بەڵام وانە. ئەوێ من بۆم دەرکەوتووە هەڵبەتە نەکەر خۆشم ینی لە قسەی ڕوونکەرەوانی قورئانیش بەڵام مەرجیش نییە ئەوەی کە من لە تەفسیرەکەی خۆمدا دێڵم هەمووی لە تەفسیرەکاندا هەبێ هەندێشتی هەڵهێنجانی خۆمە. خوا دەفەرمێ والسماء رفعها ووضع الميزان. خوا ئاسمانی بەرز کردوێتەوە و تەرازووی داناوە کەواتە ئەم تەرازووی کەونیە. واتە خوا ئەم بوونەوەرەی ئەوەی بۆ ئێمە دەبیندرێ هەڵبەتە دەڵێن بوونەوەر ئەگەر ناوشەی سەما وەسەماوات و سەبع چەمک و واتاکەی وەکو لەو تەفسیری ئەو ئاەتانەدا لە سوورەتی ئەڕەحمان دەباسم زۆر فراوانترە لە چەمک و واتای وشەی کەون یا بوونەوەر یا گەردوون هەرەوە کێمە بە تەلسکۆپەکان دەیبینین کە زانایان دەڵێن پانتایی گەردوون یاخود تەمەنی گەردوون لە 13 ملیار و 700 تا 800 ملیۆن ساڵە. ئەمجا پانتایی گەردوون بەوەت بۆ دەردەکەوێ بێنی تەمەنی گەردوون جارانی خێرایی تیشێک بکەی پێشێ لە چرکەیەکدا کە 300,000 کیلۆمەترە دوایی لە دەقەیەکدا لە خولەکێکدا ئەمجا لە سەعاتێکدا ئەمجا لە شەو ڕۆژێکدا دوایی لە ساڵێکدا 365 ڕۆژدا ژمارەیەکی زۆر بێڕەسا دەکا. ژمارەیەک دەکا یەکێک 24 سفری لە پێشەوە بێ ئەوەندە کیلۆمەتر پانتایی گەردوونە. والسماء رفعها خوا ئاسمانی بەرز کردوێتەوە واتە زۆر لێکشاوەتەوە هەڵبەتە ئەوەی کە گوتم ئەو پانتایە تەنیا هی ئەو گەردونێ کە دەبیندرێ تەنیا ئەو گەردونێ مەزەنەکراوی گەردوونی بیندراوە بەڵام ئەوەی کە خوا دەفەرمی وەسەما چونکە خوا دەفەرمی 7 ئاسمانە. و من لە تەفسیری سوورەتی ئەڕەحمان هەروە لە تەفسیری سوورەتی فوسیلەتیشدا لەوێشدا باسی گەردوونم کردووە لە تەفسیری سوورەتی ئەلئەعرافیشدا باسم کردووە. وا پێدەچێ وای تێدەگەم بە پێی ئاەتەکان وا دەردەکەوێ کە هەرچی ئەستێرە و کەهکەشانە هەمووی لە سنووری ئاسمانی یەکەم دابێ بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەو کە خوا دەفەرمێ وەزەیەنە سەماء الدنیا بمەصابیح. ئاسمانی نزیکترمان دنیا مؤنەثی ئەدنایە بەباری مێینەدا دنیا واتە نزیکتر بە لای مذەکەرەکەی ئەدنا یعنی نزیکتر بەڵام دنیا بەباری مێینەدا نزیکتر. ئاسمانی نزیکترمان واتە لە ئێوە
ئەی خەڵکی سەرزەوی بە چرایان ڕازاندوێتەوە ئێمە بەس پێ ئەستێرەکانن کەواتە هەرچی ئەستێرە و کەهکەشان و گەلە کاکەشان و ئەوانە هەمووی هەن هەمووی لە سنووری ئاسمانی یەکەمدان ئەمجا ئەویش نازان سنوورەکەی لەکوێ تەواو دەبێت دوای لەسەری ئەو 6 ئاسمانی دیکە هەن کە خوا دەفەرمووە والسەماء رەفەعەها بەس پێ هەموو ئەوەیە ووضع الميزان ئەو گردونە ئەو ئاسمانە بۆ ئێمە مەفهومە گردون بڵین تەرازوی تێدا دانراوە جا ئەوە وەکوم لە تەفسیرەوە ئاتانە باسم کردووە دەتوانیت چەند کتێبی لەسەر بنووسی چۆن ئەو تەرازوە لەکوێدایە ئەو تەرازوە کاکە محەممەد پێشێ لە ڕووی ئەم زەوی کە خۆمان لەسەری دەژین زەوی کە تیرەکەی 12,000 کیلۆمەتر نیوە تیرەکەی نیوەی ئەوەیە پاشان ئەو زەویە کە بە 3 بەرگ بە 3 ئەوە دەورە دراوە بە توێکڵێکی بەردی توێکڵێکی خاچی بەردی بە توێکڵێکی ئاوی بەرگە ئاوی بە بەرگێکی هەوایی بەرگە هەوا ئەمجا ئەو زەوی هەموو شتەکانی بە ئەندازەیە 4 لەسەر 5 پانتایی زەوی ئاودای پۆشیوە بە بەرزی 1000 کیلۆمەتر بەرگە هەوا دەوری زەوی داوە ئەویش چەند بەشێکە ئەمجا قەبارەی زەوی بارستایی زەوی پاشان دووری زەوی لە مانگ و دووری زەوی لە خۆر کە 150 میلیۆن کیلۆمەتر لێوە دوورە و هەروەها زەوی و مانگ پەیوەندی هەڵکشان و داشین زەریاکان هەمووی بە میزان و بە تەرازوو دانراوە یعنی مانگ ئەگەر نزیکتر بووایە هەڵکشان و داخشانی دەریاکان زیاتر دەبوو ئەگەر دوورتر بە کەمتر دەبوو خۆر لە ئێمە نزیکتر بووایە لە 150 میلیۆن کیلۆمەتر ئەم سەرزەوی هەردەبوو بە قەرەبروت هەمووی دەسووت تا هەڵدەپڕووکە دوورتر بووایە دەبوو بە سەڵک هەروەها ڕێژەی توخمەکانی هەوا نایترۆژین 170 ئۆکسیژین 121 دۆمەشتی دیکاربن 0 لە دایسەیە ئەوە هەمووی بە میزان و تەرازوو دانراوە هەروەها هەموو شتەکانی دیکە جا ئەمجا دوایی مانگ هەروە خۆر هەروە کۆمەڵەی خۆر هەروە پاکەکەشانەکان هەروە هەمووی بە تەرازوو دانراوە کە خوا دەفەرمێ وضع الميزان ئەمە مەس پێ میزانی گردونیە ئەمەیانە والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان ألا تطغوا في الميزان أم ميزاني دوم ميزاني تشريعية وتخوا قردوني بترازو داناو إيوش أو ترازو خوا بوي داناون كشريعته آخر شريعته مشتكاين لشوين خوي ده شو روجي 5 جار دشي خدمة خوا بنيوش دكي صالي مانجيك روجو زكاة آوايا حج عمره آوايا دبي روش تدوابي أدب دوابي شتەکانت بەو شێوەیە بێ ئەخۆ لەو قەدەغانە بپارێزە لەگەڵ بابودایکە توابە لەگەڵ دراوسێ لەگەڵ میوان لەگەڵ ئەو لە بەرامبەر زوڵمدا هەڵوێستە بێت لەگەڵ مەزڵومدا بە دژی زاڵم بە هەمووی بە هەمووی تەرازویە هەمووی تەرازویە شەریعەت ئەلا تەطغەو فی المیزان ئێوە سەرکێشی مەکەن لە تەرازوو داوە تەرازووی شەرعیدا ئەو پێشیان تەرازووی کەونی بوو وأقیموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان و کێشان بە دادگەرانە بەڕێوەبەرن و لە تەرازوودا سەرکێشی مەکەن ئەمەش تەرازووی ئالیە تەرازووی ئامێری تەرازووی ئامێریش جاران هەروایان هاتوۆتە بەرچاو دوو تای هەن شتێک لەوێ دادنە شتێک لەوێ ئاوانە بۆ هێندێک لە زانایان گوتوانە خوای پەروەردگار چاکە و خراپەکان دەخاتە تەرازوو هەن زانانی هەر ئەو تەرازوێ تەرازوو ئەوە بە چەمکی ئەو کاتەوە بووە بەڵام ئێستا شتێک دەخێت سەر تەرازوو دەیخوێنێتەوە ئێستا تەرازوی گەرمیمان هەیە تەرازوی ساردیمان هەیە تەرازوی بامان هەیە تەرازوی بارانمان هەیە ئەلکترۆنی هەمووی هیچ پێویست ناکە دووتای هەبن ئەوانە خوا باسی تەرازوی کردووە ئەمە باسی ئەوەی نەکردو دووتای هەنوازێکە بەڵێ دێمە سەر مەسەرەن ڕاگررتنی هاوسەنجی لە نێوان ڕوح و جەستە و عەقڵ و دڵ بەڵێ ئەمە چۆن ینی مەبەستت چییە؟ جا مەبەستم بابێ مۆسەر ئەوی پێش ێجارێ خوای پەروەردگار گردونی بە تەرازوو داناوە ئەم مەخلوقاتی خۆی هەموو شتێک بە ڕێژەیە بە ئەندازەی خۆیەتی و ژیانی مرۆڤیش چ لە ڕووی مرۆڤ لە ڕووی جەستەیەوە هەمووی تەرازویە تۆ ئینسان بیر بکاتەوە چاوێکی لە چاوێکی گەورەتر بووایە گوێیەکی لێرە بایشی لە شوێنێکی کە بووایە دەستێکی لە دەستێکی درێژتر بووایە ینی
زۆر شت هەر ئەوەی کە هەڕواڵەتە یا ئەتۆ دایبنی ئەو قژێکە لە سەرتە لە دم چاوت ڕاب وایە گرفتار دەبووی جا خوای پروردگار هەم جەستەی مرۆڤی بە وەکو دەفەرمێ یا ئەیها الئینسان ما غەڕەکە بربک الكریم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك چوار قۆناغ باز دەکا خەلەقەکە تۆی هێناوەتە دی فسواك ڕێکی خستووی ئەندامەکانی بۆ داناوی فعدلك هاوسەنگی کردووی ئەمجا في أي صورة ما شاء ركبك لە هەر وێنەیەدا کە ویستوێتی تۆی وێنە کێشاوە پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەچوو بەر ئاوێنە دەیفەرموو اللهم كما أحسنت خلقي فحسن خلقي خوایە وەکو چۆن خەڵقت دیمەنت جوان کردوم ڕەوشتیشم جوان کە پێغەمبەر چەند لە لوتکەی ڕەوش بەرزیدا بوو کەچی هەمیشە دوعای کردووە ئێمەش پێویستە هەر جارێک تەماشا ئاوێنە دەکەین ئەتوت مەسەلەن چاو برو لوت و مەسەلەن گوێ و ڕوومەت و ئەوە هەموو خوا وێنەی کێشاوی خوا وێنەی کێشاوی بەپێی ئەو سیستەمە کە خوا دایناوە من ئەبەو شێوەیە بم قەد و قیافەت وەزعت ڕەنگت ڕوود ئاوات بەو شێوەیە بێ هەیە مەسەلەن جا ئیشێ ڕەنگە بڵێ ئەی باشە خەری وا هەیە وێنەکەی ناڕێکە ئەوە لە چاوی ئێمەدا ناڕێکە بەڵام لە ئەسڵدا باخۆی بەراورد لەگەڵ هەر کام لە دروستکاوەکانی دیکەدا هەر خۆی پێ جوانترە مەسەن هەیە ڕەش پێستە هەیە مەسەن زەرد پێستە هەیە کورتە باڵایە هەیە ئەوەیە بەڵام هەر چۆن بێ مرۆڤ کە خوا دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم مرۆڤ لە چاو دروستکراوەکانی کە لە باشترین پێکاتە داخڵخاوە جا خوا هەموو شتێکی بەڕێکی بە تەرازوو بە میزان داناوە شەریعەتێکیشی بۆ داناوین کە هاوسەنگی لە ژیانی ئێمەدا پەیدا دەکا هاوسەنگی پەیدا دەکا بەهۆی هاوسەنگی ڕاگررتنی خۆمانەوە کە بەهۆی شەریعەتەوە بۆمان پەیدا دەبێ ئینسان ئەو حاڵەتە تێر و تەواوی بۆ دروست دەبێت کە لای خوا پەسەندە لای خوا پروردگار پەسەندە بۆ وێنە ئەگەر تەماشا بکەین مرۆڤ لە دوو پێکاتی سەرەکی دروست بووە ڕوح و جەستە جەستەکە جەستەیەکی خاچیە بە بەڵگەی ئەوە کە ئێمە خواردن دەخۆینە خواردن لەو خاکە پەیدا بووە دەبێتە ئەو جەستەی ئێمە و دوایش کە دەمرین جەستەکەمان دەخرێتەوە نێو خاک دەبێتەوە بە خاک منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى وتجسكتها أما هم باسی جەستەیە بەڵام ڕوح ونفخت فيه من روحي ڕوح دروستکراوێکی تایبەتی خوایە دروستکراوی تایبەتی خوایە هیچ پەیوەندی بە خاکەوە نییە هیچ پەیوەندی بە جیهانی مادەوە نییە ئەوانەی باسی ئەزمموی مەرگ دەکەن مەرجی نزیک لايف افتر لايف بانجليزي الاقتراب من الموت دەڵێ کە ئەمە بە مەلاین کەس لە دنیادا ئەو حاڵەتی بەسەردێ لە کاتی ڕووداوێکدا بێ ڕووداو لە کاتی خەودا دەڵێ کە ڕوحم لە جەسەم جیابەوە هەرچی زانیاری بوو دەمزانی هەرچی شت بوو دەمبینی هەرچی شت بوو دەمبیست چم ویست باە نێو دڵی خەڵکەکەشم دەتوانی بخوێنمەوە فڵان کەس ئاوای بیر لە من دەکردەوە فڵان کەس ئاوای دەگوت دەڵێ کە تەماشای گوڵێکم دەکرد ئەو ئاوای بەنێو گەڵاکانێکدا ئەویشم دەبینی یعنی هەستەکانم زۆر بەقووەت ببوون ئەو هەستانە هەمووی ڕوحن بەڵام ڕوح کە دێتە نێو جەستە هەموویان دەڵێن کە ڕوحم هاتووە نێو جەستە هەستم کرد حەپز بووم لەو جەستە خاچێت ئەو ڕوح خوای پەروەردگار قەتیسی کردووە ئەگەرنا ڕوح تواناکانی زۆرن جا وەکو چۆن جەستەکەمان کە لە خاکەوە هاتووە پێداویستەکانیشی لە خاکەوە بۆ دابین دەکرێن خواردنەوە و هەموو شتەکان پرۆتینات و ڤیتامینات و کاربۆهیدرات و ئەو سێ بەشە سەرەکی خواردن و هەموو شتەکانی دی ڕوحیش لە خواوە هاتووە واتە دروستکراوێکی تایبەتی خوایە و خۆراکەکەشی دەبێت هەر لە خواوە دابین بکرێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب ئاگادار بن بە یادی خوا دڵان ئارام دەگرن ئێمە وەکو چۆن خەم لە ڕوح لە جەستەکەمان دەخۆین پاک و خاوینی ڕادەگرین دەیشۆین وەرزشی پێ دەکەین خواردن و خۆراکی پێدەدەین خەو و ئیسراحەتی بۆ دابین دەکەین وانە
وأنا هو حق جسن وإن لبدنك عليك حقا وإن لجسدك عليك حقا. جستت ما في لسرته، روحش بتأكيد ما في لسر معنا كبداخل زۆربەی خەڵکی ئەم دنیای ئێستا بەهۆی کەوتنە ژێر کاریگەری شارستانەتی مادی کە شارستانەتی مادی ڕۆژئاوا میراتی گریکەکان و یۆنانەکان و ڕۆمانە قەدیمەکانە. ئەوانە بە درێژایی مێژوویان هەر زیاتر سەرگەرمی لایەنی مادی و جەستەیی بوون، مرۆڤیان زیاتر وەکو جەستە بینیوە بە پێچەوانەی ئاسیا و ڕۆژهەڵاتی ئاسیا. ئێستاش لەگەڵدا بێ هیندۆسیەکان و بوودیەکان و یابان و سینی ئەوانە لایەنی ڕۆحی ئەوانیان هەر هەیە. جا لە ئەنجامی کەوتنە ژێر کاریگەری شارستانەتی مادی خەڵک ئێستا زیاتر جەستەی خۆی دەبینێ، هەروە دەزانی جەستەیە کەلەشێکە کە زیاتری گرنگی بە دەستە و هەموو گرنگی پێدانەکانی خۆی چڕ کردوونەوە لە جەستەیدا. وەکو من لە هێندێک لە کتێبەکانی خۆم لە وتارەکانی خۆمدا گوتومە خەڵکی ئەم ڕۆژگارە بە زۆری لە پشتێن بەرەژێری خۆی دەبینێ، پشتێن بەرەژێر گەدە و داوێن و گیرفان، بەڵام لە پشتێن بەرەو سەری کە مرۆڤ بە پشتێن بەرەو سەرەوە مرۆڤە، ئەگەر نا لە پشتێن بەرەو ژێر کاکە محەممەد ئەو خاڵی هاوبەشی نێوانی ئێمە و ئاژەڵە. جاخوا مرۆڤی وا خۆڵقاندووە هەم بتوانێ وەکو ئاژەڵ بێ و لە ئاژەڵ خراپتر بێ، هەم وەک بتوانێ وەکو فریشتە بێ و لە فریشتانیش بەرزتر بێ. ئەگەر هەموو گرنگی پێدانی خۆی چڕ کاتەوە لە پشتێن بەرەژێری وەکو ئاژەڵ دەژێ. أولئك كالأنعام بل هم أضل يأكلون كما يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام. باسي كافر كان ذكا وكو أجل بلكو كذا في سورة أعراض بل هم أضل لا جمراترن الأجل زي اللي برشي شو أجل ناتواني أجل نبي خو أخل خاندوا كريك هل تواني كربي ناتواني بيت أسب برازك هل تواني براز ناتواني بيت شقل هل تواني شقل ناتواني بيت جورك شير هل تواني شير بي بلان مروف دتواني مروف بي كواتا كاتي مروف لصفة خرابەکانی گورگ دا تەماشای گورگ دەکات دڕندەیە ئاخری وهەیە لە بکەڵێمەدا هەرچی بیگاتێ پڕ دەداتێ گورگ ئەگە بیخەنێ مێگە لە مەڕێکەوە گورگی وە هەبوو هێندەی مەڕ مردار کردن و تا بەخۆشی تۆپیەوە زانی تا بەخۆش لەو لای کەوتۆ تۆپیەوە خوش پساوە بۆ هەر میهێ بخنچێنە مثلا شێر و پڵگەوانە بەبای ئەوەندەی نێچیرەکەی خۆیان دەخۆنەوە دەکرن بەس گورگ هەر دەخنچێنی وای لە خراپەدا بۆ چۆتە سەر سیفەتی گورگ، لە فێڵبازیەدا چۆتە سەر سیفەتی ڕێوی، لە ئارزوپەرستیدا چۆتە وەکو بەراز دەکات، لە لاسایکردنەوەی کوێرانەدا وەکو مەیمون دەکات، لە خۆ ڕازانەوەدا وەکو تاوز دەکات، لەوەشدا کە باری زوڵمیان لێناوە نەقەی دێ لە بریدا وەکو کەر دەکات. دیوای وەزن عای من نایە باسی کەرێ پێ خۆ باسی کەرێ کردووە کە مەثەلی حیماری باسی خینزیری کردووە باسی مەیمونی کردووە. مەبەستم ئینسان کاتێکە لە تەرازوی شەریعەت لا دەدا ئەو هاوسەنجیەی کە خوا دایناوە لە تەرازوی شەریعەتدا لە نێوانی ڕوح و جەستەدا مرۆڤ تێکی دەدا و هەر جەستەکەی خۆی دەبینێ وەکو ئاژەڵی لێ دێتەوە لە ئاژەڵ خراپتر، چونکە ئێستا گورگ ناتوانێت ڕێوی بێ، ڕێوی ناتوانێت شێر بێ، شێر ناتوانێت بەراز بێ، بەراز ناتوانێت کەر بێ. بەڵام مرۆڤ کاتێک کە لە شەریعەت لا دەدا لێ کاتدا سیفەتی خراپی کۆمەڵی لە ڕێدەوە ئاژەڵان لە خۆیدا کۆ دەکاتەوە. بۆیە دەفەرمێ ثم رددناه أسفل سافلين دوای جێڕامەوە بۆ ژێری هەرە ژێرەوان. باش مامۆستا ژیان مەبەستمە باسی ڕوح بکەم وەکوتت ئەو جستەیە کە خۆراک لە زەویەوە وەردەگرێت و دواتر دەبێتەوە زەوی و خوای گەورە زیندوی دەکاتەوە بۆ شێوەی کە باس کراوە. باس لە ڕوح کردووە کە لە قورئاندا بۆ جیبریل عەلەیهی سەلام بۆ ئەو بەکار هاتووە، دواتر بۆ وحی خوا و دواتریش ڕوح بۆ قورئان. لەگەڵ ئەوەی کە مرۆڤ ڕوحی لەوەدایە مەبەستم ڕوونکردنەوەیەک لەوە بدەیت. ئەوی بەپێی تێوەڕامان و ئیستیقڕای من لە قورئاندا ڕوح بە چەند واتایەک بەکار هاتووە، لەوێدا ئاماژەم بە هێندێکیان کردووە. بە معنای جیبریل بەکار هاتووە، نەزەلە به الروح الأمین جیبریل،
وبمعنى قرآن بكار هاته وكذلك أوحينا إليك روحا من أمرنا وبمعنى وحي خواي برقار بكار هاتوا وكذلك أوحينا إليك روحا من أمرنا دقون جاء أو به بمعنى الروح بها معنى قرآن بك القرآن شر وحيا هروها بمعنى وأيدناه بروح منه بروح منا كأما هندق لزانان ضلن واتا إيمان من بس لسورة مجادلة ذات فرمي كتب في قلوبهم الإيمان وأيدهم بروح منه بروح للعن خويا وتتأيدي خوا مجيري خواي برقارو أوانا هروها بمعنى روحش كبرجستي مروف ذاكراوا أو كخوا فرمي ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي لباري الروح وبرساد إذا كان بل الروح لبكاري برورجار ما وابيرسيم بس في الروح مروف به روح مروف بو إخوة فرميتي وما أوتيت من العلم إلا قليلا كم يجنب زانياري تان في ندرة وتبو كما زانياري نتوانا درجي شيئة ماهيتي روح كان همو أوانش بيك وبي وستن أو روح مروف هرشتيجي بنهانا جبريل بو إما بنهانا وحي خواي برقار بو إما بنهانا هروها قرآنيش كلا خواي برقار دابا زيوا وكو خوي خودي خوي وهربو إما شتيجي بنهانا كداي بزاندو سردلي مبارشي پیغمبري كوتاي محمد صلى الله عليه وسلم باش كردو وكل بون مروف لهردو بشي بينراو كا او جسدية وبشي نبينراوي روح وجسدية جا ما مستجيان هاوسنجي راقرتن لنيوان داخوازيكاني روح وجسدا وهروها اويك عقل ضل ديك يعني داش كانك بلاك دا تسي لمسلماني راس وساق دكا پێشتر باسم کرد کە نێو کوردەواری خۆماندا بە شتێک کە ڕێک و ڕاست بێ دەڵێنەوە ڕێک و ڕاستە بە شتێک کە بەلایەکدا داکەوت بێ دەڵێن لا تەڵە یا لا سەنگە بار کە دەیخەنە سەر پشتی وڵاغ ئەگە بەلایەکدا دابکەوێت دەڵێن ئەو بارەکە کە لا سەنگە ئەو بارە لا تەڵە ڕاستی کەنەوە جاری وایە کە بارەکە زوو بەلایەکدا زۆر خوار بووە ئەو کەسێ دەیەوێت ڕاستی کاتەوە زۆر ئەوە دەکات بەوجە بەو لایدا دەیخا مرۆڤ بە حاڵەتی هاوسەنگەکەی مرۆڤ دەمێنێ مرۆڤ کاتێک ئەو هاوسەنگەی لە دەست دەدا لە نێوان ڕوح و جەسەدا وەکو گوتم دەچێتە سەر مەزەوی دڕندە و ئاژەڵ و ئەوانە ئەگەر بەلای ڕوحیشدا تێپەڕێنێ دیسان زیان بە مرۆڤایەتی خۆی دەگەێنێت چونکە خوا نەیویستوە لەم ژیانەدا ئێمە تەنیا ڕوح بین ویستێت ڕوح و جەسە بین بەتایبەتی ئەوەی کە دا ببڕێ لە ژیان و بەڵێ وەکو کاتی خۆی نەسرانیەکان ڕەهبانیەتیاندا هێنا وەڕەهبانیەتەن ابتەدەعوها ما كتبنا عليهم ڕەهبانیەتیان داهێنا کە ئێمە لەسەرمان نەنووسی بوون هەروەها هیندۆسەکان و بوذاییەکان ئەوانش زۆریان لایەنداوە بەلای خزمەتی ڕوحدا زێدەڕۆیان کردووە لەسەر حیسابی جەستە نە ئیسلام ئەوەی ناوێت چکە خۆ جەستە و ڕوح هەردووکیان هی خوان ئیسایی وای ڕەنگە کە بیر دەکات بڵێ هەر ڕوحەکەی خوایە ڕوح و جەستە خوا جەستەکەش بۆ خۆی خۆڵخاندوویەتی لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ما بس بحالة الجستيكيت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك ما بس بجستة جستكش خوا خلقان دويتي ثم سواه ونفخ فيه من روحه ريجي خص جستك دبيت تواو تيرو توابي أمجا شايسة أودي بروحك بشيتتي أما تشبه نسبة آدم يشوع عليه الصلاة والسلام آدم وحواء سلام إخوان لي بوابوا وتشبه نسبة يساش كوربلا لدواي شوار مانجودة شوا دواي أويك دبيت شوي مروف وردكري أمجا روحي ببردادكري دواي شوار مانج ببشتوا جاء كاتيك مروفي راستقين دمينك هم أجيل روح بيداويسكاني روحي بهم أجيل جستو بيداويسكاني جستي به وهيج كاميان بسري بدك هذا ظالنك وبيوانا بقى زيادة خدمة الروح كاله سر حسابي جستي لأخواني زيكتر دبي لا خوا جستك شي خوايا روحك شي خوايا خوايا بروجار بوجستشد وكوب فرمايشتك في غنبذ فرمي عليه الصلاة والسلام إن لجسدك عليك حقا
إن لربك عليك حقا وإن لجسدك عليك حقا وإن لزورك أي لضيفك ميوانا كاشت حقي لسرته وإن لأهلك عليك حقا معلوم دارش حقي أنا سرته دبي هركز ما في خوي بيبدأ فأعطي كل ذي حق حقه أو هاو سنجر راجرتان كيكتو هر بشا لتو هم عقلت ما في خوي بيبدأ عقل بكار بينام بيري بيبكا وشتي بيلا بركة شيكرنوي بيبكا شي بيبكا عقل بكار بينام زانياري راسو دروسي بيبدأ روحش قلبي شد بكار بينه ضلكشت خوات بي خوش بي پیغمبر صلی الله علیه و سلم اهل اسلام چاکت بي خوش بي رقت بي لخرابه بي وش خوراكي قلبه ضلا هروها روحش خدمتك وجسش خدمتك بهاوسنجي بله لسر مولتي زنای مامۆستای ناوڕێکی کورت وەردەگرم و بەردەوامی دەدەم بە ئەڵقەی 16 لە بەرنامەی ڕۆشنایی بەڕێزان ناوڕێکی کورت و بەردەوام دەبین لەگەڵ دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان بەشی دووەم لە ئەڵقەی 16 لە بەرنامەی ڕۆشنایی بەردەوامی پێدەدەم مامۆستا گیان دێمە سەر بابەتی بۆچی ئەم هاوسەنگی ڕاگرتنە گرنگە بە تایبەت کە بۆ نمونە مەرجە موسڵمان هاوسەنگ بێ لەوەی لیتەکوونە شوهەدا ئەمە چۆن لە سوورەتی ئەلبەقەڕەدا لە ئاەتی 133 یان 44 خوای پەروەردگار دەفەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا ئاوا بەو شێوەیە خوا ئاوا دەفەرمێ ئاوا بەو شێوەیە پێوەستە بە ئاەتەکانی پێشەوە ئێوەمان گێڕاوە بە کۆمەڵێکی میانجی وەسەط دەگونجێ بە معنای میانجی بێ نە تێپەڕێنێ نە کورتی بێنێ نەکەم تەرخەمی هەبێ نە زیادەڕێیی هەبێ دەشگونجێ وەسەط بە معنای باشترین بێت وەسەط یعنی چاکترین ئێوەمان کردو بە باشترین کۆمەڵ کە کۆمەڵێکی میانجین بۆچی لتەکون شوهەداء على الناس تاکو چاودێر بن بەسەر خەڵکەوە بەسەر مرۆڤایەتیەوە چاودێری چی بەڵگەی چی شاهید هەم بە معنای چاودێر دێ هەم بە معنای بەڵگەش دێ بەڵگەی ڕاستی دینی خوا بن بەسەر خەڵکەوە و چاودێر بن بەسەر خەڵکەوە بەسەر مرۆڤایەتیەوە کە لا نەدا وەکو ئێستای لێنەیە دنیا ئێستا کاکە محەممەد بە پێی ڕای ئەوانە کە لە ئەوزا و ئەحواڵی مرۆڤایەتی دەکۆڵنەوە دەڵێن ئێستا بەگشتی 195 مرۆڤایەتی لە 195 خاوەنی 105 داهاتی هەموو دنیا 105 مرۆڤایەتیش خاوەنی 195ەکەیە بەڵکو هەندێک دەڵێن زیاتریش دەڵێن 101 خەڵک خاوەنی 199 واریداتە 199 خەڵک خاوەنی 101 واریداتی دنیاە ئیزە تۆ هەر تەماشای هەرێمەکەی خۆماکەی دەزانی چەند ملیار لێرمان هەن خۆ من دەزانم هیوای کاسبی حەڵاڵی کردووە و ئەوانە بەڵام زۆر ملیار لێرانیش تەناسین ملیۆن لێر و ملیار لێرکە دەزانم لە پەنای بەرپرسێکی گەندەڵدا ئەویش خۆی دەوڵەمەند کردو بۆ تەشەری کە دزی بەرپرسەکە تۆ تەماشا بکە ئەو وارداتی کە لە دەستی کەمینەیەکدا هەیە نازان وڵات دەڵێن 10 ملیار لێرمان هەن 12مان هەن 15مان هەن ئەمجا لەو ملیار لێرانە هەیەە ئەوەی کە دیارە دەڵێن 7 ملیاری هەن 7 ملیار زانی یعنی چێن یعنی 7,000 ملیۆن ملیۆنیش هەزارە یعنی هەرجێی نابێتەوە ئەو هەم دەفتەر دۆلارانە ئەوە هەر بە حسابی دۆلار تەبعاً ئەمجا هەیەە خاوەنی 6 ملیار دۆلارە 5 و 3 و 4 تا دەگاتە 1 ئەو پێدەگوتن ملیار لێر ئەگەر ئەو هەموو ملیارانە کە لە دەستی چەند تاکێکدان لە دەستی دە 12 نەفەردان ئەگەر ئەو ملیارانە بۆ ئەم وڵاتە خەرج کرابانە ئەم وڵاتە لە چۆن دەبینی ئاوات دەبینی کە ئەگەر 4 ڕۆژان ئێران و تورکیا سنوورەکان دابخەن و هیچمان بۆ نێ لێرە خەڵک بۆ شتێک پەکی بکەوێ تەنانەت بۆ سەوزە بۆ تەڕەتیزە و تووریش ئەو کاتە ئەگەر هەم پارە زۆرانە سەرف کرابانە ئەگەر عەقڵێکی ڕەشید لە پشت ئەم حوکمڕانیەوە هەبوایە عەقڵێکی دووربین کە نەک هەر ئێستا ببینێ جیلەکانی دوایش ببینێ
نەک هەر تەنیا خۆی خەڵکیش ببینێ. ئەو کاتە ئێمە ژێرخانی ئابووریمان دەبوو لە کشت و کاڵ بەرهەمی خۆماڵی، لە پیشە سازی، لە جادە و ڕێوبانی چاک. خۆ ڕۆژی وهەیە 15-20 کەس لەو ڕێو جادۆبانانە لە بەین دەچن و شەڕێکی گەرم لە هەرێمدا هەبێ بەهۆی جادەی خراپەوە، بەهۆی غرور و لە خۆبایی بوون هێندێک خەڵکی کە لە نەکاو پارێکی زۆری کەوتوتە دەست سارێکی پێکڕۆ و بەبی ئەوەی کە ڕەچاوی یاسایی هاتو چۆ بکات لێی دەخوڕێت و تێکدادان و بەزم ڕەزم دروست دەبێت. مەبەستم ئەوەیە ئەگەر ئێمە لەم وڵاتەدا خێربێری ئەم وڵاتە هاوسەنگی تێدا ڕاگیرا بە و ئەوەی کە خوا دەفەرمێ کەی لا یەکوونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم، با ماڵ و سامان تەنیا لە دەستی دەوڵەمەندەکانتاندا کورت هەڵ نەیە، با تەنیا لە دەستی ئەواندا قەتیس نەبێ. خێربێری ئەم وڵاتە هی هەموو خەڵکی ئەم وڵاتەیە، نەکە تەنیایی چەند ماڵێک، نەکی تەنیای حیزب و خزمێک، تەنیا هی بنەماڵەیەک و دوو بنەماڵە، هی هەموو خەڵکەکەیە، هەمویان بەشیان پێوەیە، نەک تەنیا هی حیزب و خزم و هێندێ شەری کە دزی کە لەگەڵ خۆیانن کە ئەوانە هەمیشە دژی ئەوەن گۆڕانکاری بکرێ، هەمیشە دژی ئەوەن پاکسازی چاکسازی بکرێ، بۆ ڕاوەکەیان لێ تێک دەچێت لە ڕاوچی خراپ لە ئاوی لێڵدا ڕاو دەکات. دز بازاری ئاڵۆزی دەوێت، دایانەوە بازار هەروە ئاڵۆز بێ. گومانی تێدا نییە کە هاوسەنگی ڕاگرتن بەوە دەبێت کە ئێمە پابەندی بە شەریعەتەوە، وەکو گوتم هەم لە ڕووی مامەڵە لەگەڵ ڕۆحماندا و لەگەڵ جەستەماندا و لەگەڵ عەقڵماندا و لەگەڵ دڵماندا و لەگەڵ تاک و لەگەڵ کۆمەلگادا و لەگەڵ کەسێک کە ڕەنگە توانای کاسبی زیاتر بێ بە حەڵاڵی و کەسێکیش کە کەم ئەندامە سەقەتە بۆی ناکرێ، نەک لە بەرتەنبەڵی بێ، دەبێت هاوسەنگی ڕابژیرێ لە کۆمەلگایەکی موسڵماندا بە پێوە کە شەریعەت دەفەرمێ هەموو ئەوانە مافیان هەیە، دەبێت هاوسەنگی ڕابژیرێ. نەکبێنی کاتی خۆی دەیانویست خەرجی کەم بکەنەوە کەسی چوو ملی کەم ئەندامانیان گر بوو، ئەخە تۆ 6,000 دیناری پێدی 100,000 دیناری پێدی چی لێکەم دەکەیەوە؟ ئەگەر کورتە باڵایە، ئەگەر تالاسنیمای هەیە، ئەگەر شوێری زکماکە، ئەگەر لاڵە، ئەگەر ئیفلیجە، چی لێکەم دەکەیەوە؟ ئەی بۆ هەم ملیارانە وەسەرێکت ناون یەو خەڵکن لێت دزیون، بۆ ئەوانە نایانیوە؟ زۆرمان پێگوتن کاتی خۆی. ئێستا وا پێرەچێ بردەوە دەبەر ئەوە بچێکە ئەم وەزع بەو شێوە نەمێنێتەوە کە پێم ناخۆشە وەزعەکە لە خەڵک تێکچێ، بەڵام پێم خۆشە لە زاڵمان و لە ستەمکاران لە قۆرەکاران تێکچێ. چی دیکە ئەو ڕاوە حرامە نەکەن، چی دیکە ئەم دنیا بازاری ئاڵۆز نەبێ ئەوان دزی تێدا بکەن. تۆ تەماشا بکە تا ئێستا حکوومەتی ئێمە بودجێ هەبووە لە سەرەتای ساڵەوە بودجێیان بۆ داناوە؟ نا. بۆ بۆی مەزالیان هەبێ، بواریان هەبێ. ئەی چۆن بواری دەبێت ئەوە ملیار لێرانە پەیداکە و هەموو عەرز و بەرزی دنیا، عەرز و بن عەرز، سەر عەرز و بن عەرز هەمووی بە نێتی خۆی لێبێنێ ئەگەر بودجە هەبێت و حکوومەت هەبێ و دیار بێ چەند و چۆنە. بەڵێ جەنابی مامۆستای لە ڕێی وەدەسێنانی هاوسەنگی باس لەوە کردووە کە ڕێبازی پێغەمبەری خاتم صلی الله علیه وسلم ئەمە ڕێگە یەکەمە. لەگەڵ ئەوە دەپرسم ڕۆڵی بوونناسی لە مرۆڤدا چ ڕۆڵێکی هەیە لە هاوسەنگی ڕاگرتن لە نێوان ئەمانەدا؟ وڵا گومانی تێدا نییە کە بوونناسی ئیسلامی واتە چۆن تەماشای خۆت دەکەی، چۆن تەماشای خوا سوبحانه وتعالى و تەماشای گەردوون و تەماشای ژیانی دنیا، ژیانی دواڕۆژ چۆنیان لێ دەڕوانی، ئەوە کاریگەری سەداسەدی هەیە لەسەر ئەوە کە ئایا ئەو مرۆڤە هاوسەنگی ڕادەگرێت لە نێوانی ڕوح و جەستەیدا، لە نێوانی عەقڵ و دڵیدا و لە نێوانی هەموو لە کایەکانی دیکەی ژیانیدا. خۆ هیوا هەیە لە بواری عیبادەتدا تێدەپەڕێنەوە، عیبادەتی شەخسی لەسەر حیسابی چالاکی کۆمەڵایەتی. هیوا هەیە لە بواری خزمەتکردنی خەڵکدا تێدەپەڕێنێ لەسەر حیسابی گرنگیدان بە خۆی، بە ڕوح و بە جەستەی، بە عەقڵ و دڵی. هیوا هەیە لە بواری کار و کاسبیدا تێدەپەڕێنێ لەسەر حیسابی عیبادەتی شەخسی
يعني بپێشوان ئەوی دیکە هەیە لە بواری عیلمدا تێدەپەڕێن خەریکی زانستە لەسەر حسابی کردەوە هەیە لە کردەوەدا تێدەپەڕ لەسەر حسابی زانست هەیە لە خزمەتکردنی دڵیدا دڵ و دەرووندا تێدەپەڕێن لەسەر حسابی خزمەتکردنی عەقڵ و هۆشی دەبێت گومانی تێدانێت کە بەهۆی بۆ ناسیێکی ڕاست و دروستەوە کە تۆ بزانی چی و بزانی بۆ لێرەی وەکو من لە موسوعي الإسلام كما تجلى في كتاب كتاب يكون بو ترخان كدوة ولا موسوعي بيركنو إسلام الينوان وحي واقع دا لكتاب الشهران دا بتفصيل باسم كدوة ك بو الناسي بنرتيكاني أمانا مروف شون تماشي خوي دكا شي وشون تماشي خوا دكا سبحانه وتعالى تماشي قردون دكا تماشي جاني دنيا دكا تماشي روجي دوائي دكا وكتماشای خۆی دەکا تۆ من چی من لە جستەیەکی خاچی لە ڕوحێکی خوایی پێکاتەوە کاتێک کە تۆ ئاوا بەڕاست و دروستی لە خۆت دەگەی لە ژیانی خۆت دەگەی لە ئایندەی خۆت دەگەی ولا دەزانی خوای پەروەردگار ئەتۆی بۆ لێرەداناوە ئەوە زۆر هاوکار دەبێت کە تۆ هاوسەنجی ڕابگری گومانی تێدانە و پاشان شوێنکەوتنی ڕەبازی پێغەمبەریش صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا بەرجەستەکەری قورئانە لە ژیانی تایبەتی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی خۆیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جۆر کە هاوڵانی هەستی پێکردی خەریکن تێپەڕێنن بەلایەکدا هێناونیەوە بۆ وێنە دەڵە جارێک ئەم ئاەتەی سوورەتی المائدە بۆ بۆنەوە دابەزی يا أيها الذين آمنوا لا تحرموا طيبات ما أحل الله لكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين أيواني برواتان هنا أو شتا حەڵاڵ و پاک و چاکانەی خوا بۆی ڕەواکردوون قەدەغەیان مەکەن و سنوورشتێنی مەکەن خوا سنوورشتێنانی خۆش ناوێت بۆی هاتە خوا دەڵی کۆمەڵێک لە هاوڵان لە جەنجێک دەگەڕانەوە بەلای مێرگ و کانیاوێکدا تێپەڕین چاوەڵای ئێرە شوێنێکی زۆر خۆشە چ دەبێت هەر لێرە بین نەچینەوە لێرە کەسی لێنیە تووشی گوناح نابین و خۆشمان بخەسێنین و پێسیشمان بە ئافرەت نەبێ دوایی گوتیان جا آخر نابێت لە خۆ وا بکەین با بچین و پرس بە پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام دایان دەخوا مۆڵەتمان دەدا کە چوونەوە یانەی پێغەمبەری خوا شتێکی وامان بەدڵ داهاتەوە ئیجازەمان دەدەی وا بکەین خوای پەروەردگار لە جیاتی پێغەمبەر سەڵام وەڵامی دانەوە ولا ڕواياتێکی داتوە کە فەرمووی لا ڕەهبانیەتە فی الئیسلام لە ئیسلامدا ڕەبەنایەتی و گۆشەگیری واز لە دنیا هێنان نییە ئێمە ئەگەر ڕێبازی پێغەمبەر بگرین صلی الله عليه وسلم دەبینین پێغەمبەری خوا هەم لە ڕووی فیکری و عەقڵ و هۆشەوە یعنی لە لووتکەدا بووە و هەم لە ڕووی عیبادەتەوە و لە ڕووی ڕەوشتەوە و لە ڕووی خزمەتی خەڵکەوە دڵسۆزی نواندن بۆ خەڵک و جەنگ و جیهاد و پەروەردەکردنی خەڵک بانگەوازکردن یعنی کە تۆ تەماشای ژیانی پێغەمبەر دەکەی عەلەیهی سەڵات وسەلام هەموو شتێکی تێدا لە لووتکەدا دەبینی بۆیە ئێمە بە ئەندازەی ئەوە کە بووناسیێکی ڕاست و دروستمان دەبێت کە بەتەئکید ئیمان و عەقیدەی ڕاست و دروست لە بووناسی ڕاست و دروستەوە پەیدا دەبێت و عیبادەتیش لە عەقیدەوە پەیدا دەبێت و ڕەوشتیش لەوانەوە پەیدا دەبێت ڕەوشتی بەرز و جوان و بە ئەندازەیەوە کە ڕێبازی پێغەمبەر دەگرین صلی الله عليه وآله وسلم لە هەموو ڕوویەکەوە هاوسەنجی لە ژیانماندا پەیدا دەبێت و هاوسەنجی لە هەڵس و کەوتەکانماندا پەیدا دەبێت. بەڵێ مامۆستا پرسیارێک کەلام بەڕاستی گرنگ بوو ئەویش مەبەستم بوو بپرسم حیکمەتی زانیاری پێدان بە شێوەیەکی کەم لەلایەن پەروەردگارەوە لەبارەی ڕۆح بە مرۆڤ بۆ نمونە لە کۆتایی ئەو ئاەتەی کە دەفەرمێ وەما ئوتیتم من العلم إلا قليلا بەڵێ ئەم زانیاری کەم پێدانە حیکمەتەکەی لە چیدا؟ خوا سبحانه وتعالى هیچ شتێکی نەکردو بێ حیکمەت بێگومانی تێن جاری ئەمە حیکمەتەکەی دەزانین بەڵێ جاری واشەیە تۆ دەبێ دڵنیابی کە حیکمەتی تێدا با تۆش نەیزانی ئەمن وای تێدەگەم بەڵێ ئێمە لەم ژیانە دنیادا بۆ تاقیکردنەوە دانراوین ئەوە تەنیا ڕوحیش نییە کە ئێمە زانیاریمان لەبارەیەوە نییە زانیاریەکی وەمان لەبارەوە نییە کە تەواو بزانین چیەتەکەی چۆنە ماهیەتەکەی ئێمە فریشتەکانیش نابینین ئێمە جنیش نابینین و ئێمە تا ئێستا لە شتە مادیەکانیش ئێمە تا ئێستا هێزی کێشندە هێزی جاذبیە کە زانایان دەڵێن ئەم گردونە هەمووی بە چوار هێز ڕاوەستاوە هێزی نێوکی بەهێز هێزی نێوکی بێهێز هێزی کەهرۆمەغناطیسی و هێزی ڕاکێشان دەڵێن هێزی ڕاکێشان لە هەر چوار هێزەکەی دیکە
کەم هێسترە کەچی گردردونیش ئێمە ڕاگرتووە ئەوانی دێکەوە نێوکی گەردی لە ڕادەگرن و مۆلکۆل ڕادەگرن و ئەوانە ئێمە ئەوەش نازانین ئێمە ئێستا گەردیلە کە خشتی یەکەمی مادەیە چی لێ دەزانین هەر ئەوەندەی دێرەزانین کە ئێمە بە شوێنەوارەکانی دەدەنگەنە خۆ کەس گەردیلەی نبینەوە نەک گەردیلە مۆلکۆلیش نابیندرێ واتە جوزەی گرد ئەویش لە نابیدرێ کە هەر گەردێک لە ملیۆنان گەردیلە پێکاتوە لەویش گەورەترە لە ملیۆنان گەردیلە پێکاتوە ئەمە گەردیش نابینین واتە مۆلکۆلیش چ جای ئەتۆم ینی گەردیلە بەڵام ئێمە بە شوێنەوارەکانیان دەزانین بە شوێنەوارەکانیان دەزانین ئەوە ئەو گەردیلە کە گەردی لە سێ پێکاتە لە ئەلیکترۆن لە دەوری دەسوڕێتەوە و نێوەک نێوکی لە پرۆتۆن و نیۆترۆن پێکاتەوە بەڵام ئێستا دەڵێن هەر کام لە پرۆتۆن نیۆترۆنیش لە چەند کوارکێک پێکاتون کوارک ئەویش بەشن و ڕەنگە زانست زیاتر بەرەو پێشەوە بچی ئەوانی زیاتر ورد کاتەوە کەواتە ئێمە زۆر شت نازانین وما ئوتیتم من العلم إلا قليلا لە ڕەوتێک داهاتوە کە باسی ڕوحە بەڵام ئەو بۆشتی کەشەر وایە ئێمە چەند دەبینین ئێمە لەو تیشکانی کە هەند چەند ئەندازی چەندی لێ دەبین ئەمە لە پانتایی گەردوون چەند دەبینین زۆر کەم کەواتە ئینسان ئاگای لە خۆی بێ مرۆڤ سنووردارە بۆ تاقیکردنەوە لەسەر زەویدان دراوە هەم جەستەکەی سنووردارە هەم لە ڕووی شوێنیەوە لە ڕووی مادەوە هەم لە ڕووی کاتیشەوە سنووردارین ئێمە هەم ڕوحەکەشی سنووردارە هەم پێنجشەستەکانی سنووردارن گوێی ئینسان لە 20 لەرینەوە دەبیستێ کەمتر لە 20 لەرینەوە نابیستێ هەتا 20,000 لەرینەوە لە 20,000 زیاتر نابیستێ بۆ ئیستیعاب ناکرێت مەگە لە 20 لەرینەوەمان 20 هێرتس دەبەمان کەمتر 20 باە ژیانمانی هەڵدەگیرە گوێ لە تەپەی دڵت دەبوو کارکردنی گەدە و ڕووخۆڵە و گورچیلەکان و پەنکریا هەموو دەنجیان هەیە بەس گوێ لە هیچی نییە بۆ چکە لە 20 لەرینەوە کەمترن تۆش لە 20 لەرینەوە کەمتر نابیستی هەروەها بینینیشمان مەودایەکی دیاری کراوی هەیە و هەموو هەستەکانمان هەروان ئێمە سنووردارین بەڵام خوا سبحانه وتعالى ئێمەی خستوتە تاقیکردنەوەەوە ئەتۆ نازانی ڕوح چییە بەڵام لە نێو دوو تەنیشتەکانی خۆشتدایە مەلائیکە نابینی بڕات پێ بێت جن نابینی بڕات پێیان هەیە بەهەشت و دۆزەخ نابینی بڕات پێیان هەیە خوای پەروەردگار نابینی بڕات پێ هەیە بۆیە لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرە کە خوا پێناسەی بڕواداران دەکات دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب قرآن بناديار هەیە جیاوازی بینی بڕوادار و بێبڕوا دەڵێ بە هەموو شتێک بە پێنجشەستەکانم ببینم واتە بێبڕوا دەچێتەوە سەر تەبیعەتی منداڵ ئەتۆ لە بازاری بچۆوە بۆ لای منداڵەکانت بڵێ ڕۆڵە شتێکم بۆ هێناون دەڵێن کوا هەتا نەیبینن بڕوا ناکەن بۆ تەبیعەتی منداڵە بەڵام عاقڵ نا بە عەقڵ شتەکان دەبینێ بەڵام ئەوی دیکە بە پێنجشەستەکان هەر بۆیەش موعجزەی پێغەمبەرانی پێشوو عەلەیهیمو سەڵات وسەلام کە مرۆڤایەتی زیاتر لە قۆناغی پێگەیشتندا بووە موعجزەکانیان بەرهەز بوون گۆچانەکەی موسا مرد و زیندوکردنەوەی عیسا هەروە کوێر و بەڵک و زگماک چاکردنەوەی و حوشتەکەی ساڵح هەتا دوایی بەڵام دوایی بۆ پێغەمبەری خاتەم کە بۆ مرۆڤایەتی نێردراوە لە قۆناغی پێگەیشتنیدا تا کۆتایی معجزەکەی معجزەیەکی علمی و عەقلی و فیکریە بە عەقڵ و فکر دەبێت لێی تێبگەی کە قورئان باش مامۆستا گیان گەیشتمە کۆتایی بەڵێ مرۆڤێک مسلمانێک کە هاوسەنجی ڕاگرت لە نێوان ڕوح و جەستەی و عەقڵ و دڵی و بە پێی ڕێبازی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بەرهەمەکەی چییە چی دەبینێ لە دنیا دواتریش لە بۆ ئاخیرەت و هەم جارێ لە ڕووی دنیایی لە ڕووی خودی خۆیەوە بەختەوەر دەبێت تەندروست دەبێت هەر لە ڕووی جەستەیەوە تەندروست دەبێت و لە ڕوو ڕوحیەوە بەختەوەر دەبێت حاڵەتی ئۆخۆژن و ئارامی دەبێت یعنی ئەگەر تۆ حەقی جەستەتدا جەستەکەت ساغ دەبێت حەقی ڕوحتدا ڕوحەکەت پەژموردە نابێ ڕوحەکەت شاد دەبێت وەگەر هاوسەنجیت ڕاگرت مرۆڤێکی ڕێک و تەندروست و چاک دەبی و لە مرۆڤە تەندروست و ڕێکەکان خێزانی چاک دروست دەبێت و لە خێزانە باشەکان کۆمەلگایەکی بەختەوەر و ڕێک و تەندروست دروست دەبێت ئەوە وەکو دنیا
وەکو ڕۆژی دواییش گومانی تێدانێت کە ئێمە بەوە تاقی دەکرێنەوە ئایا شوێن کتێبی خوا و پێغەمبەری پێشەوا و ڕێبازەکەی سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەکەوین یان نا لە ڕۆژی دواییدا ئێمە پاداشتی ئەو وەردەگرینەوە ئەگەر شوێن بکەوین ئەگەر لا بدەین سزاکە لێ وەردەگرینەوە کەواتە ئەو هاوسەنجی ڕاگرتنە کە بەهۆی شوێنکەوتنی شەریعەتەوە دەبێت و بەهۆی پێڕەویکردن لە قورئان و شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ڕێبازەکەی هەم لە دنیادا ڕاست و دروست و پاک و چاکمان دەکەم لە ڕووی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی هەم لە ڕۆژی دوایشدا گومانیان سەرفراز و سەربەرزمان دەکەن. بڵێ جەنابی مامۆستای باپیر زانا و بیرمەند سوپاست دەکەم کە ئەڵقەی 16 لە بەرنامەی ڕۆشنایی لەگەڵمان بووی سوپاس دەکەم. سوپاس بۆ ئێوەش کاک محەممەد گیان هەم بۆ خۆت و هەم بۆ هاوکارانت سەلامت بن. بەڕێزان و خۆشەویستان سوپاسان دەکەم سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.